کەناڵێک بڵاوی کردوتەوە گوایە کۆپتەریان بینیوە ئەمە نازانم ئەمە ڕەنگە سەحری بێم قسێش لەکوێوە بینیویانە نیشتۆتەوە لە گوندی سەعیدیا 40 کیلۆمەتر لە ساتری هێزی پێشمەرگەی کوردستانەوە دوورە خێرە لەسەر ساترێکەوە پێشمەرگەیەک توانی ڕسمی ئەم لە 40 کیلۆمەترا ڕسمی ئەم کۆپتەرە بگرێ پاشان کە زۆر وتکاریمان لەم مەسەلەیە کرد بۆمان دەرکەوت ئەو ڕسمانە پێش ئەم ڕووداوانە هەبووە ئەو کۆپتەرانە لە سنووری هێزی پێشمەرگەی کوردستان خۆیەتی لە سنووری نێوان ئێمە و حەشتی شابیە کۆپتەرەکانی شتونەتەوە والحاصل ئەو ڕسمێکی زۆر کۆنا هێناوێنە دەمجیان کردووە لەگەڵ راپۆرتێکە ئەی خوێندنەوە بۆ ئەوەی خزمەتی دوژمنەکانمان بکە بەڕاستی هورەی خەڵکی کەرکووک و کەرکووکی پێدا بەزێندرێ بۆیە ئەو پروپاگەندانە ڕەت دەکەینەوە ئەسڵ و ئەساسی نییە هەمووی دوورە لە ڕاستیەوە دوای ئەوەی کە وردکاریمان لەسەر ئەم مەسەلەیە کرد بۆمان دەرکەوت ئەم فڕۆکانە سەر بە ئۆپراسیۆنە هاوبەشەکانی بەغدان کە لە نێوان عێراق و ئەمریکیە هەیە و بۆ ئیشی تایبەتی خۆیان چوونەتەوێ سەرکەوتوش بوونە لە ئۆپراسیۆنەکەیانە لێرە بەولاوە هەر کەناڵێک هەر سایتەکان حەقمان نییە بەسەرەوە چونکە نادۆزرێتەوە جار وایە کەس نازانێت چێ و ناوی خۆینەوە بەڵام کەناڵە ڕسمیەکان ئاگادارەکەینەوە چوونە هەر سنوورێکەوە راپۆرت لەسەر لە دەمی مەسئولی یەکەمی فەرماندەی پێشمەرگەوە وەرنەگرن بە دڵنیایە و ئیزراعەتیان لە گەڵەکەی ئیزراعەتی تونشیان لەگەڵەکەی پێیان ناخۆش نەبێت کە دەڵێن پێشمەرگە شەنێرینە سەریان